وتنسيرا وفاقيالنا قلو إزارا دل جغير يبي هنا رجالنا تمام بإزارا دل جغير يبي أوجيالنا تمام بإزارا جرجر سيري yan yan har geyi şolme vina çeğmel aziz bastan ve kolme vina çeğmel yan yan bastan ve kolme ضليدي ونمي اوجيالنا رجعنا شولي تو شيخي ما نجي اوجيالنا قد جي وكولي تو شيخي ما نجي هنا رجعنا قد جي وكولي رنگ زردی مینا خزان بینزیر وسیمن سیزا خوار دوا کرا دردی وسیمن سیزا دوا کرا دردی بەنامی خوای گەورەی وینەرە وەشەویستەکە کەناڵ و ئاسمانی و پەیامی سڵام و خوای تاوە نەبوو جەهر لایە هەندێ بەبوونە و جەژنە و پیرۆزە و ڕەمەزانی وە پڕ بەدڵ جوانترین پیرۆزبایی تاوەنەکەرمی هیوادارێن مێ گر لایە تا بەوەشی بە بەختەوەری بە کامەرانی ئی جەژنێ بەسەر بەردێ و ڕوەکە ژیانی تاخوای گەورە پەرشاکەر و جەوەشی و بەختەوەری ئینشاءڵڵا ئێمە پێسە کەناڵ و ئاسمانی پەیامی بڕیارماندا چەنی ستافێەوە ئازیزی هەورامانە جەژنەکەرمێوە چەنی هەورامیە ئازیزەکە جە هەورامانی سەربڵند چا بنارە وەشەنە دلێ باخ و باخات و هەورامینە چەنی هەورامیە وەشەویستەکە چەنی دەسێت جە خەڵک و هەورامانی جە پیایە جە خانما جە زارۆڵا ئی جەژنێمە کەرمێوە ئینشاءڵڵا من پڕ بەدڵ سەرەتا و بەرنامەکەیەوە سپاس و گر لایە کرد و بە تایبەتی خەڵک و هەورامانی دەگا ئازیزەکە هەورامیەکە ئا خەڵکێ بە تایبەت کە ئێشە و عەزیەتما دێ و بەبوونە و جەژنێوە مەجلیس و دیوەخانێمە پەنە گەرم کردێ و هەندێ جە قسە و باسی کەلتوری و عادەت و عرف و هەورامانی و جەژنە پیرۆزە و عیبادەت و وەرێستە و نیشتەیرەی و بەڕێکەردەی بۆنە ئاینیەکە و بۆنە نیشتیمانیەکە جە هەورامانەنە گفت و گۆچەنە کەرمێت من چی مەجلیسە نازارەنە کە بە سپاسۆ کە پڕ بەدڵ سپاساکەر و جە دەگا و زەڵمینە جیاتی هەورامانی ئازیزی مەجلیسەکەمە ساز کرد و ئانە پەنەما کریا و مەجلیسەکەما گرتش نوێنەر و دەگایەکە هەورامانیمە خوڵکە کردێ و ئایچ بە دەستوەشی فرەوە دەماوە ئامێ و مەجلیسەکە شاڕاز نایمێوە منانە کە نامێم تۆمارکردن و ئیسەی نالامە و چی مەجلیسە ئامادەن عرستاکەر و پەنە تامشناسو وەشەویستەکەم کاگە عەبدوڕەحمان حەمالی و کاگە عارف عەباس جادەگا و هێڵان پێ فاروق کەریم و محەممەد یاسین و مامۆستا لوقمان سادق و کاگە عەتا شەریف جادەگا و زەڵمی چەنی کاگە حاجی فاروق
جا دەگا و هانە و قوڵی شێخ نەجمەدین شێخ سدیق سەرگەتی جا دەگا و سەرگەتێ مامۆستا جەمال بێدار جا دەگا شێخانەوە کاک حەمە ڕەشید حەمەخان جا دەرە و مەڕێوە کاک وەهبی و کاک یعقوب هونەرمەندی دەنگوەشێ دەگا و سۆسەکانێوە کاک محەممەد سابر حەمە ساڵح جا ئەحماواوە یارەبی گر لە تا خێر بێدێ هەروەها دەسێوە خانمی عزیزێ کە مەجلیسەکەشە ڕازانمیەوە ئیسە چەنی مامادێنێ ئاش نەزیرەخانە و سەبریخان و کەوسەرخان و سەحەرخان و سیماخان ئیسەینێ مەجلیسەکەنە خێراما و گەرم و ئایشەج کەرمی گر لە تا خێر بێدێ سەر و چەما گر لە تا خێر بێدێ دووبارە مەجلیسەکە تا ڕازناوە ئینشاءڵڵا پێوە ڕوویە جەڕوەکە جەژنە و ڕەمەزانی بەسەر بەرمی بەوەشی بە قسە و باسێوەش بەگەڵنایەوە بەسەرهات و عرف و عادەت و کەلتور و ئەدەب و هونەر و هەورامانی هەم پەیام و هەم فەزا و ڕاگەاندن و کوردستانی و هەم مەجلیسەکەی ماشەڵڵا پەنەشە ڕازێنمەوە سەرەتا مامۆستا لوقمان جەنابی تۆ دەست پە نەکەرمێ هەمیشە هەورامان بەشە گەورەکەش بە دینداریە شناسیان چی مەجلیسە عزیزانە جەنابەت ئەگەر پێشەکی ئەمە پێی فەرماوی سواس کەرمی فەرماوە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی و مامۆستای بەشەریەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی سەرەتا بە خێرهاتنی کەناڵی پەیامەکەین خوای پەروەردگار موفقتان کات و بەرەکەت بخاتە دین و دنیاتان و لە دنیادا سربەستان کات و لە قیامەتیشدا ڕووسوری بەربارەگای خۆی بە خێرهاتنی هەموو لایەگەکەین لە میێوانەکان لە خوشکان و برایان ئێمە لێرەدا کە کۆبووینەتەوە بۆ ئەوەی باسێکی جەژن بخەینە پێشچاوی موسڵمانان سواز بۆ خوای پەروەردگار کوردەواری هەر هەمووی بەگشتی و هەورامان بە تایبەتی لەگەڵ هاتنی پەیامەکەی پێغەمبەری عازیزدا صلی الله عليه وسلم دەست لە ملان بوو و لەگەڵ ئەو پەیامە پیرۆزەدا بە ژن و پیا و گەنج و پیر و لاوە باوەشی پیا کرد و تا ئێستاش بەردەوامە و تا ژیان بێ ئینشاءڵڵا هەر بە بەردەوامی ئەمێنێتەوە و دوای مانگی ڕەمەزانی پیرۆز دوای ئەو هەموو عیبادەت و بەندایەتیە گەورانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجامدرا دوای 30 ڕۆژ لە گرتنی ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز و دوای ئەوەی کەوا مزگەوتەکان بە زیکر و یادی خوای پەروەردگاری باڵادەستی میهرەبان ڕازایەوە دوای خوێندنی ئەو هەموو قورئانە گەورەی لە سینگی موسڵماناندا ڕەنگی دایەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دوای ئەو هەموو زیکر و یادە گەورەیە کە جەژنی ڕەمەزانی پیرۆز هاتە پێشەوە کە پێی ئەوترێ عید الفطر واتە جەژنی ڕۆژ و شکاندن دوای 30 ڕۆژ لە برسێتی و تینوێتی و خۆگرتنەوە لە هەموو ئەو حەڵاڵانەی کە خوای پەروەردگاری باڵادەستی مێرەبان لە ڕۆژانی تردا حەڵاڵی کردبوو بۆ مسڵمانان سوپاس بۆ خوای پەروەردگار مسڵمانان بە گەرم و گوڕیەوە بەرەو مزگەوتەکان کەوتنە ڕێ بۆ ئەوەی دڵیان لە یەکتری پاک بکەنەوە بۆ ئەوەی جائزەی خوایی وەربگرن لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوەی ئەو برایەتیەی کە خوای پەروەردگاری باڵادەستی میهرەبان لە ئاسماندا قەراری بۆ دەرکردووە و بە ئینەمە المؤمنون ئیخوا لە قورئانی پیرۆزدا نەخشاندوویەتی لە درێژای ڕۆژگاری تەمەنی مسڵماناندا بە عەمەلی کەن و ئەو برایەتیە تەطبیق کەن و دڵ و دەرونیان پاک بێتەوە بەرامبەر بە یەکتری ئەگەر خوا نەخواسە پێش ڕەمەزان یان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا شتانێکی بچووک هات بێتە پێشەوە لە جەژندا هەر هەمووی لا ببرێ و برایەتی و تەبایی و محبەت جارێکی تر نوێ بکرێتەوە و بە ئاسوودەی و کامرانی جەژنی پیرۆزیان بەسەر بەرن. زۆر سپاس. عەلەیکە سەلام. دەستی خۆش بێ مامۆستای بەڕێز. کاک حاجی عارف ئەگەر پەنەماواچی هەورامانەنە چەندی جەژنەکرێنە خەڵێک دما و یەک مانگجا عیبادەتی جەڕۆچە گێرتەی خەڵک و هەورامانی چەندی جژن شادەست پە نەکردێنە و بە چ نوعێوە گردن ئازادی و سەردان و یەکتری و هاتوچوو یەکتری شاکردن. بسم الله الرحمن الرحیم
ماکێکی کردیوە بەنامێ خۆی گەورەی و مێرەبانی کاک ئەڵاویان جەژنە ئەو ساواس و جەژن و ئەو سا ئێمە کەرمێ ئێمە زمانە و زووی شەتەکانێ جەژنە بریتیوی جەکردن ئازایی ماوسی ڕوو ڕەمەزانی گر کە دلوێ پێی مزگی جەمزگینە ئیتر ئیمامۆسا بەڕێزی ئەوسا لوێنی میحرابەکە و پێغەمبەرگیانی سەلی الله علیه وسلم میحرابەکەنێ شمشێرێداری نیشتە نەبێ کردمازانمێ ڕەنگا نییە بووتە دماوینە ئیمامۆسا بەڕێزە ئێتر دەست بەنەکەری دەربارە و حەدرەت و ئیسماعیل و ئیبراهیمی دەست بەنەکەری ئێتر ئی خەڵکە گرت دەستکەرێ نسکیای خەڵک فرە مسلمان بێ ئاسەردەمە خەڵک دڵش پاک بێ ئانەیژ ئەگەر ڕۆچێژ نەگێرتێ بوو ڕۆچێشتر نەبی بوو دیوەنە لێ پێی مزگی وەروانەیە ئەگەر ڕێژە ڕوا دڵش گردێژ گێرتێ بوو وەروانەیە بلو بەرەو مزگەکەی نەمردوڕێ تا جەژ نەکری و بزیۆرە گەردە نادایی کەرەوە ئەوفێتەریشما بێ ئاسەردەمە خەڵک نان بەرێ پێی مزگی هەرچەندی کە بەیانی بەڵێ دما و وتار و مامۆسایی گرکە جار دێنێ ئانە ئەگەر بێ بێ دەست چێش ئاوتی سەردەم و ساوەری بێ و ساوەەکەی کەرێنێ بە پڵاو ساوەەکەی کەرێنی بە پڵاو بەرێنیش پێی مزگی چەنی برنجی بەرێنش پێی مزگی گرکە وەر و ئانەیە نمەکە و ئەوی کەرە ئەو نمەکەوی کرد جا نمەکردەی دما و گەردە نازایی دما و نمەیەکی دما و ژەژنی دەستکەرینی نانوادەی نانیش دلی چیشی لەبێ نانەشانە بێ دما ئانەیە نانەکە شاواردەی نانەکە چیش مەێوە کۆشکەرینەوە مجەوەر بێ خاڵم خاڵم بێ دێنش بە خاڵمەکەی بەنش پێی خاڵمەکەی و با دێچش منیوەک یانینش پێی هەتیمەکە و پێی ئانیشا ئەگەر کەم دەستی بێنی جا چێتەر چانەیە ئەگەر خەڵکانێ پێتە مامۆسای فەرماوە کوچارێ دڵش گەردەش گرتە بێ و ئیلاوەلا وەڵی ئانێنەتر دماونانەکەی ڕیشەرمی مابینی واچی تاقە سوارەکەی شەوی میحراج سەیدی عالەم محەممەد سەڵاوات ئیگرد و خەڵکێک دەستکەری گرەوای گرد بە گرەوایەوە بە فرمێت متەیەوە بەڕێوانە لێوە دماوانەی کە باجەکە حەمەڕەشی پەرسمی حەزکەری کاک حەمەڕەشیشمە چ ئیزافێەوە تابێ دەرەو مەڕێ مەسەلەن هەر هەمان چێبێ کە کاک حاجی عارفی باس کرد یان دماوانەی کە مزگی تەمامی خەڵک چشکەری پێیانی سەردان و یوترینی دما مزگی بسم الله الرحمن الرحیم بەنامی خۆی گەورەی دما مزگی گەردەنازایی خەڵک زیێرە ئەتە خەڵک گنێت دەگا یانەوانە گێڵێنێ گەردە نازادی هەر کەس چەندێک کەس عادز بێ دوێنێ ئاشتێ بێنێەوە و مامۆسا چەنی تا گەڵەیە هەروێت بڵێ مامۆسا گێڵێ و خەڵکیشە بەجیا گێڵێ و گما پێوەرە گێڵێنمی ئەتەانە عرف عادەت ما بێ من قسەکە عارفی فەرماوە پێی مەسەلەن بابەت و شیرینی و پێشوازی کردەی و زیاتر شیرینی ئاوتی مامۆسا مەگە شیرینی نەبێت چێ بزە وەزێ نام هەنجیرێ نام هەچ کوچێ ئاان عچێیانە دەستە حاڵی نەبێ بڵێ ئاان عچێ باو بینت لێمانە گێ خەڵک گێڵنێ دێ بە مێمانەکە و دێ بە خەڵکەکە گەگەڵێنێ گەڵە نازایی کارێنێ زیاتر مەسەلەن تەفرەقە بێ مەسەلەن نیاکۆکی بێ چا جەژنانە گرت بە شێوە جەشێوەکە چارەسەر کردێت نەکۆکیە بێنێت دەگەبز دەرەوە مەڕێ یەک زەلام نەبێت ڕۆ جەژنێ بێژاک بڕیا بۆ ماوە قسەشانەکەی با چاڕۆ جەژێنە دڵشا گەرم بێ و ئاشتێ بێنێەوە پێی بابەت و لیباسی تازەی و پۆشاکی لیباس وڵا لیباسی پیسەی سەی نەبێت لیباس ڕەنگە 20 نەفرێنە دوێ نەفەی لیباسا تازە بێ لیباسا تازەکەدەوە خەڵکۆچە فەقیر بێ هینش نەبێ دەرامەت و پیسەی سەی نەبێت دەرامەتشان نەبێ کە گە کەس لیباسی تازە کەڕنەوە خەڵکێک کەم ئانەش بێ بڵێ دەستاوەش بۆ ملمێ لە جەناب و مامۆستا جەمالی مامۆستا جەمال تۆ چ ئیزافێوەتان خەڵکو هەورامانی چەندی جەژنەشکاردێنە ینی ئیبەڕێزێ بە تەمەن و وێشا باسوانەی شاکرد کە مزگی چ عرفێش چەنە بیەن مەسەلەن دمایی چەنی گێڵانی سەر و یۆترینیرە تۆ چی ئیزافێوەت هەن پێی دیندار و خەڵکو هەورامانی پێی وێستە و نیشتێرەی خەڵکو هەورامانی جەژنەنە خەڵکو هەورامانی چەنی تاوانش تایبەتمەندی وێش بۆش جەژنانێ بڵێ بە نامی خۆی تاق و تەنیای جەژنە مبارەکی جە سەرانسەر و موسڵمانە دنیای بەعام و کوردستان و بە تایبەتیتەریش ملەت و هەورامانی کەر و
جژنەوە گلێەوە مبارەکە بۆ ئینشەڵا بەوەشی گێڵۆ سەرما و وڵاتەکەمە و ملەتەکەمە ڕۆ ئاسایش و ئەمنی وەش و عال بن و خەڵک وەشگوزەران بوو. بەڕاستی جژنە ئۆسای و جژنە ئیسایی فەرقێ فرە گەورە جەبین شانەبیان وەختوێش هەر پێسا برایە باشاکرد زمانێ دماکەوتە بێ هەم جەناحی و سەقافەتی هەم جەناحی و دەرامەتی و اقتصادی و خەڵکیش پێسا ئیسای وایەش نەبێ ئەکە جژنە ئامێوەڕۆ تامی خەڵکی کەرمی بە دوێ بەشێ پیاکی کە مەسئولیەت و یانەی و مەسرف و جەژنێ گنێ گەردەنشا تا ڕادێ خەم و ناڕەحەتی ڕۆژاکەرێنە چونکە زەر نەبێ دەرامەد نەبێ خەڵک کەم دەست بێ ئەشیە جەژنێش بێ چێوش حەزر کردەی بێ پێی وش و پێی ژەن و زاڵەکەش ژەن و زاڵەیش نەفامێنێ ساحیبیانە یاخۆ ئانە کە سەر پرشتیارە ئیناچەکێشێنە ئای بە تەبیعەت جەژنەوەش مناسبێ وەشیە مناسبێ مبارەکە کە ژەنی پەنەشاوەش بێ وەزاڵی زیاتر پەنەشاوەش بێ ئێتر گر کەسگنێ کردوکۆ پێی حازرکردەی پێی جەژنێ پیاکی ئاچیوی کە ئەشێ بێنی جەژنەنە حازر شاکردنی و زاڵەکیش بە شەوقۆ کە ئینا ڕوو جەژنێن و ژەنیش هەر وەشیشانە جەژنە ئینە جلێ تازە کەڕۆنە یاخو جلێ پوختە کەڕۆنە ئەوەختە پێسەی سێگر کەس بەرگێ تازەش نەبێ بەرگا هەکە بێ هەر ئانەبێ بەڵام بە شکڵێ پاک و پوختە شووری و وەش حازر کەرێ زاڵە وەشیانەوە کە ئینا برنجینەوە ڕۆ جەژنە و ئێتر چێوەڵ نەبیێن پێسەی سێ نەبیێن گڕێ خەڵک جارێ دوو جای برنجوەرە برنج تاسوق بێ ساڵێت چەند جارێ نەوریە ئەنجا ئێتر مناسبێش بێ گرد و خەڵکی جایەنە شعور بە لەزەتێ ڕۆحی و بە لەزەتێ دینی کەرێ بەڕاستی خەڵک و ئۆرامانش خەڵکێ مسلمان بێ خوا ئەشناز بێ ئیمانشا پاک بێ بەخوای سەقەشا بەخوای فرە بێ و گرد و حرکاتەکە جەژنیشا بە مبارەک زانێنێ و بە تەماری ئەجری بێنێ جەلایەن و خوایۆ ئێتر ڕاشەوە ڕۆژەژنی هەکە کەس وەشتینە نەوسێنێ بە تایبەتی ژەن و زاڵە ئاوا چانەبێ ساعبێ کە جەژ نەکردی و ئێتر هەر شەوێ ژەنی تا ساعبێ نەوسێنێ خەریک و حازرکردەی بێنێ جلو بەرگوێشا و زاڵا و نان و شاشکردەی و ئێژۆر شەوی و زاڵیش وەشتێنێتە ساعبێ هۆرزەوە جارا ئۆرسەن پیاڵێ چایادە نالێ ماس جوارن و ئیسە هۆرزەوە چاشتی عالە و قابلەمە و سکینی ڕازیانە و نانەشانە ڕازیانەوە چی فرەفەرەوەش بێ وە خەڵکیش دڵش پاک بێ دڵش کردیەوە پێجەژنی بەڕاستی دڵ ئەوە کریایە مسلمانانەی پاک ئەنجا ئێتر پێ ڕۆکەرێنی مزگی و ژەنی و زاڵێژ هەریانە نەبێنێ ئیتر ئەگەر بێ زاڵەکە دەفلسێ 50 فلسێ ئانە شەبیە بێ ئانە ئێتر بمە پاشا و ڕۆزگار و وێش وەشێنە نەزانێت چێشکەرەوە لێ گێڵی پێلا وردەواڵەوەرەشەکەی نقلوچێ و بسان و ئێتر خەڵکیش گەر لێنێ پێ مزگی نماکەرێ بێنێ مامۆسا نما و جەژنی شاپەیکەری زیاتر باس و پاکۆکردەی بین و وشە و دڵساویە چەنی یەکترینی و گوزەشکردەی جەیەکترینی ئەگەر غەڵەتێ بیە بۆ جە درێژایی ساڵەکێنە وەختێ مامۆسا هەکە خوتبەکەش دەمامنی گر کەس دڵش گەرم بێ ئاقین و حەقد و بۆغزای کە دڵشەنە بێ گرزیەوە وەگر کەس دەستکەرێ مل و یەکتری ماشکەری و گەردەن ئازاییە تیر و تەمام جەیەکتری کەرێنێ ئێتر ئاڕوە هەتا نیمەڕۆ و تا ئەواشمی عسرەکە جەلادەگانە جەژنەکەی بێ و زاڵی وەشی شابێ و زەر خەشکەرێنێ و خەڵک گر سەردای یەکتری کەری ئانە نەوێ واچۆ من گۆرنا ئەو واچ و گولانە گر کەزانە وش بە وش وەشحاڵ زانێ کە بلو سەر و خەڵکی بۆ چونکە بە کار بە باسکردەکەیش پیا لەزەت بەرۆ ینی بەڵێ ئێتر ئەپێسا ڕەو جەژنێ تەمانی بەڵام پێسەی سێ نەبێت دۆ ڕۆیێرە ڕۆ هەر ڕێ بێت حتمما مەمی وڵاتە و درێژە پرسیارەکە ئەمەمی بەس بە گۆرانیە بژنەوەمی پێی زیاتر ڕازناوی و مەجلیسەکەی کاک وهبی کاک یعقوب کاک ئەتاگەر بەرهەمێما پێشەش کردێ و تاودێش جەژنە پیرۆزە وێ تا کردێ وەڵێ بەرهەمەکەی نە سوپاس ئێمەش بەنامەوەی ماوێ گەرمترین پیرۆزبایی جەژن و مبارەک و ڕەمەزانی جێ تەمام و مسلمانە جیهانی بەگشتی و مسلمانە کوردستانی بە تایبەتی و بە هۆرامانی سەرکەشی بە تایبەتی تەر داواکارن مێجەخوای پەروەردگاری ساڵێ و جێ مانگی و جێ عیبادەتی ئینشاءڵڵا سەرمانە تێپەڕ نەکەر و تاوەکو قەڵەم و عەفوین سەر و تاوە تەمام و تاوانەکامارێ ئاما بۆ و جێ تەمام و گوناحەکامان ئینشاءڵڵا خوای پەروەردگار وەش بێ بوو
پنەماوەش بێکی مەجلیسەنە خزمەت و شمێنە ئێمێچ بە گۆرانی و جەژنە شادیان کە ئاوازی فۆلکلۆرە پێشکەش و جەماعەتیش کەرمی و پاکەسی چەکە تەماشەکەر و ئی بەرنامە و جەنابیتانە ئومێد کەرمی یاگۆ ڕەزامەندی دەستاوەش بە فەرماودی جەژنە شادیێنێ مبارەکێ بادەنێ جەژنە شادیێنێ مبارەکێ بادەنێ ڕووی ئازیێزان چون گۆڵان شادەنێ ڕووی ئازیێزان چون گۆڵان شادەنێ ئارو جێژنێنێ سوای جێژنینۆ ئارو جێژنێنێ سوای جێژنینۆ گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و جەژنەکێ خێر بێ خێر ئاورێدەنێ جەژنەکێ خێر بێ خێر ئاورێدەنێ ئانی سەوێ قاتی وێ یانی سەوێ قاتی وێ ئازادی کەرێدەنێ وەقتی دڵێ سافی وە ئازادی کردەنێ یاخواجێ و دیدم دوور نەگنیە ساتی و یاڕەبجێ و دیدم دوور نەگنیە ساتی و نەگوی بێ و ئاهم سوچ و وێڵاتی و نەگوە ئاو من سوچ و وێڵاتی و کورآن و جێژنێنێ وەشی و شادیێنێ ئارو جێژنێنێ وەشی و شادیێنێ وادەی سێفا و سێرێ دڵ ئازادیێنێ وادەی سێفا و سێرێ دڵ ئازادیێنێ ئازادیێن هەری وڵاوەتیوی پاتوژنێگنۆنێ هەر وڵاوەتیوی پاتوژنێگنۆنێ حراو ماوزێ من مەگیڵ وۆژپۆنێ حێرا ماوزێ من مەگیڵ وۆژپۆنێ کورە ئاماوێ جێژنێ ئاماوێ وێشی جەژنی ڕێمێزان خەفەتی پژی کۆڵوە دەربازێژنریان خەفەتی پژی کۆڵوە دەربازێژنریان جەژنەن شادیێن مبارێک بادن جەژنەن شادیێن مبارێک بادن خۆڕووی ئازیێزان چون گوڵان شادن وەی ڕووی ئازیێزان چون گوڵان شادن دەستاوەش بێخوا مەمنون کاک شێخ مایکەکەتای چەنەوە نزیکە من حەز کرد و جەنابیشت پێسە ئاعرفەی کە لاو شمەوە بیان و چاگەجە دەگا و سەرگەتی هەم واشمێ یاگێ علم و معریفەتی و دەرزواتەوە بە مامۆسای یا ئاینی لاشمەوە بیان پسانێک کە مامۆسای گەورە تا لاوە بێنێ و دمایی خەڵکی نامدارش چەنە ورکەوتن و مناسبەتەکەیچمان مناسبەتەوە دیندارین و دەربڕێی وەشی و شادین و ئامانتێقە و دەبەرە و شمەیچە خەڵکەوە فرەش چەنارە نیشتە بیان تقریبان چەنی هاوسەنگیە ئاماندی بین و التیزامات بە عیبادەتیوە و ورێستە و نیشتێرەی چەنی بۆنە وەشیەکە پێسە جەژنە و پێسە بۆنەکە تەری هەم نیشتیمانی هەم ئاینی چەنی تاوان شا خەڵک هەردووی پێوە کۆکەراوە ینی لاشمەوە بەنامێ خوای گەورەی بەنامێ وێمە و خەڵک و دەگا و سەرگەتیەوە گردی و پیرۆزبووی جەژن و ڕەمەزانی کەروجە بینەرەوە شەویستەکە و تەمام و هەورامانی ئیدیم و ئەودیم بەڕاستی هەچە من فرە تەمەنم نییە بەس من حەز کرد باس وانەی کرد و کە مسلمانی هەورامانی زمانەوە زوو کە تاریخێکە منوانان و بعدشم چەنە نوویستن زیاد جە 1000 ساڵان التزاماتی ئیسلامی شاهن
نەک دینێتر کە ئێستا مەستەن فرۆ کەسی ئیدعا غەڵەتی کەرۆ وەگەرەکشان تەبلیغاتەوە غەڵەتش پێ کەرۆ ڕۆ هەورامانی کوچە ناشرینە کەرۆ یعنی زیادجە هەزار ساڵان خەڵک و هەورامانی ئیتیزاماتە دینیژن ملی هەر دەگەوە هەورامانی زیادجە مزگیەوەژن هەر باخێ ملی هەر زمینێ ملی تەوەنمێوەشنێ من باس و ڕەمەزان و سەرگەتێک کە ئانە فکرم بێن ئەکسەر و خەڵک و سەرگەتێ شەو قەدری نیشێرە واشی بێنە بەخوا شەو لەیلی ما پێکێنە من ئیقسیمە فکرم مام حەما بێخوا عەفەشکەر و فرە بە تەمەنترین کەس و سەرگەتێ بێ کە مزگە نیشێنەرە و نزیکە و پاشەوی یاوێ خەڵک وێش ڕۆح شاد بێنی شەواشی بەخوا شەو لەیلی ما گێرتێنە شەوا قەدری ئەکسەر خەڵی نیشێرە پێی ڕۆژەژنێ خەڵک فرە ئامادەیە ڕۆحیش بێ بەڕاستی ینی خەڵک وە شێش شەنێ پسەی برادەرا باس کرد من ئیسە مەزانم چێش باس کردونە کابرا ساڵێەوە هەرمانە کەرێ پێینەی چێوێەوە برنجێ گۆشتێ جلێ کۆکەرەوە پێی ڕۆژەژنێکێش کە سابارۆ جەژنی ئێ گر کەس بێ پێی جەژنی ئانە کە نماش نەکەی لێ پێی نماو جەژنی پێینەی مناسبە گەورەشە دەسەنە بەرنەشوم دماو ناو جەژی من فکرمە لالۆفەرەژی بەخوا عەفەشکەرەوە خەڵک سەرگەتی هاوار کەرێ نان و جەژنی باردی بە هاوار گر کەس یانە وێشەنە چێشن یا بەسەر پێچێ شەو سەر و نانەشانی و سەر و سینە مستاناوە چەوچیوە کۆناوارش پێ مزگی گردیژمای تێکەڵ وەرێنێ جا چێگە چێوە پێی خانمایچەواچ و سەلیقە و خانماش بەرگنی ئیتر ژەنی فرە حەساسێ بێسەر و چاشکردەی ئەشیا چاشەکەشا فرەوە شەوێگا لێ مزگی و تەری واردێ دمای کەرش دەنگ و باسی ئیتر خانمەکە فرەت تەکید کردن سەوانی کە چاشەکەش ئای سامانە ئەگەر وەختیش گولەوی سامانەشون وەشە بوو ئیتر کە چاشی ئارێنێ مزگی گر کە سەر و سیناوەتر کۆ بێنە یعنی هەر کەس شەر نەبێنەکە وێ ژوەرۆ چەندی خەڵکی بە تێکەڵی نانوەرێن دمایی پسە کاک عارفی فەرماوە کۆشەکە کەنیش دری دیۆر قاولەما پێی خاڵمەکەی وانش پەنە چاشۆ مجەوەری جامە حەسکە چه فکر داوزووە با مەساهژا کتێبە نووسنەوە چاشۆ مجەوەری هەرچەند کتێبە بێلایەنی نییە بەڵام تاوی سیوایە تاریخی ژوە نەکەری چاشۆ مجەوەری ئینێ بێ ینی هەچی چاشی بگرت تێکەڵشکەنی دمای خەڵکی جوێرێش بعد شمەوەی کارش پێ خەڵکی کە کەم دەستێنێ سەرگەتەنە فرەتەر ئی چاشی کارێنی پێی فەقیەکە چوە فەقیمە فریما بێنی مزگی ئەگەر زمسانی بێ دەگاوە بێنی هەمنیش بێ وانشمە بنەوە چناری دری کەپرێ نەبێنێ چاشەکە ئەنێ پێی فەقیەکە و ئیتاچی مەحروم لێ بێنێ چاشۆ مزگی چووە کە سوکاشان نەبێ چاشاشتی کەرە ئیتر خەڵک ڕۆحی فرە شادش بێ بەڕاستی جەژنێ زاڕوڵێ و ژەنی و پیا و گر کەس ئیتر گرنیانە بەیانە من فکرمە مەستە خەڵک و دەگا و دەرەوە مەڕێوهانە و دنی بە جەماعی چنی مامۆساکەی شاین مامۆستا مەلا حەسەنی هەورامان تەمەندرێژ بووی شەڵایسی ژەنمەنەن گر و دەرەوە مەڕێ من فکرما ئێ جەژن ڕەمەزانی پەیانە ئێمە تەنها ئەڵ چاینەوەری ئیتر پەرسینێت مامۆستا تو چی چایمەوەری باشی ڕۆڵە من ڕۆچینە ئەرو شەشڵانمە ڕووی دووەمژ ڕووی دووەمژێنی چوە ڕۆی یەکە مەشغوڵی بێنی دەگاوێشانە و گەدن ئازایی بەس ڕووی دووەمە ئیتر دەگا بە دەگای چکەرێنی فرۆ دەگایە مەسەنەهانە و خوڵی و زەڵم و ئی دەگان نزیکا گرد مامۆسەکەش ئەگەنی وەڵی خەڵکی دەگا دەگای گێنڵێنشە پێی دەگایەتەری کە ناوەشیە خوانە خەست ناکۆکیە بین و خەڵکانە بوو ئینێ ڕەفع بوو حەسی وایەشەوە و خەڵک و هەورامانی بە تایبەتی منتەخە و واجمە سەرگەتە کە من زیاتر چابیە نافکرمە ساڵە هەفتا و ششی و حەوتی و هەشتیش تا بار کریایمێ پێشمەرگی فرژێنێنێ بەڕاستی یعنی ئا پێشمەرگاچە مەحرومی نەکردێنێ جە فرۆ جارێ بە دزیج بێ بە دزی نان شاپێ بەرێنێ هانێ هەنچێن و خاڕاحیوی ژماچە جا جوجە کتێبەکانە کە باس کریان ماشین مەفرەزیە چابێنمێ مەلا ئەحمە و حاج کە خاڕاحیمی چاچی پاری من ڕۆ جەژنێ ئیتر بەڕاستی فرە گەشتیامێ زانامە کە خەڵک و هەورامی وێشە تەنها جەژنە مەکەرە ئاگاش ئەجێمە هەن بەس بەداخەوە کەلامی ئی نەتیجە کە ئیسە حکوومەتی کوردی ماهەن ئانە کە نەپەرسانشاوە هەورامانە ئیسە جەژنە ماچەنی مەکەرە ئیسە نە جەژنە ماچەنی کەرە نە هاوکاری ماکەرە سەرگەتە وەختی وێش 150 یانێ بێنە من سەرژمێریم کە پێی دەگا هەورامان و ئیدی 25 دەگەێنێ دانیشتوان و دەگەیکێشە خەڵکەکەشە ئاژەڵشە وڵاخشە ئیسە ئەگەر دما و
25 ساڵە حکوومەتی کوردی مقارنەش کەرمێ بەراوردە شکەرمە بین و ئاوەختینە کە ڕژێ بێت باشم دژمن و ئێمە بێ ئیسەر حکوومەتی کوردین سڵانە دوێ خەڵکو سەر هەورامانی منە و یاگی بەشەنێ بەڵێ وەشەکەی جژنەمەنە یۆشا کەساکە فرە وەشی کەری حاجی حەمەخانە بێ خوا ئافۆشکەرۆ سەرگەتان وێش ئاینشاوێکە من فکرما داینەمیتیش بێنێ ڕۆژە ژنێنە بەرێشە یاگە هاڵیگای خاک خۆڵێ فرەک و کەرێەوە تەقنیشاوە دەستاوەش بۆ کاک شێخ سیما خان بۆ مایکەکەی بەرەپەی ئاخانما بە یەک دووە پرسیارێمە جواب بڵاوە بە دمایش کچێ نقلی ماپەی بەخشنۆ نەزیرە خان ئەگەر پێیما باسکەری ئەگەرینە وەرێستە و نیشتێرەی پیاەکاویە بۆ جەژنەنێ مەسەلەن بەیانی زوو لێ بە مزگی نماشاکردێ بۆ شمە چێشتاکردن پێیانەی جەژنێ وەشە ئامادە کردێ پێی خەڵکی پێی پیای پێی زارۆڵەی پێیوێتە پێی کناچڵا ینی هەرجە عرفەوە واژمی خەم و چێشی نەبیێندێ شەوە و جەژنێنە مەسەلەن چێشتا ئامادەکردن بەرە بەیان و جەژنێ چەنی وەرێستێندێ چێشتاکردن کوچێما پێی گەڵم دێوە سپاس ئێمە زاڵی بێنمێ زەمانێ مامۆستێما بێنی و تاتەما زەمانە خەم ژواردن پەیانێ بزان و چەنی بەڵێ چێوێ حازر کەڕۆ پێی جەژنی و مەسەلەن چێش حازرکەرێن دێ وێرەگا و عرفەی مەسەلە بێن و چێگە پارە برنج بیە بوو کۆشاکردن و نەنیان شاسەر هەر ڕێ بەچی بێ بەردەن شاسەر تا ڕۆجەژنی بێ ڕۆجەژنی وەروانەی زاڵەکەشا ئێڵنەوە و دەم مەسەلەن پێی جلوبەرگ و وێ تا پێی جلوبەرگ و زارۆڵەی چ خەمێ وەرێندێ جلوبەرگ و وێ ماڵات تاتە خەم وەرێ ئێمە شارە نەئارێندێ لادەگانە دەستگنێ وڵاتر دوکانداری ما بینی بەڵێ دوکانداری ما بینی چێگە جلوبەرگ بە شوعانەی ئارێنی ئیتر ئەو تاخەکە لێ خەم وەرێ جلوبەرگستانی پەی زاوڵەکەش نزیکۆ دوێری مانگا جا پێش کەیەوە دەستکەرێن دێ چاشنیای سەری مەسەرەن هەر شەوێ دەست پەنەکەرێن دێ بەیانی زێنی بەیانی زووی دما و مەلا بانگدای پێری وێنی پێی مزگی نماکردەی جەماعەت و بەیانی ئەڵا کێش گورێ زێنی دەستکەرێنی چاشتکردەی و بەڵێ فاقێ و زێنی تا پیاکی ئێنێەوە مزگیوە دما و جەماعەتی و نان وەرێنێ و گەرەک تابیە بۆ مەسەلەن واردەکیان دێ پێی مزگی کە پێسە باس چاکرد چەنی کەرێن دێ چێشنەکیان دێ ئێنێوە تاتەکی ئێنێوە یانێ واسێنی بە ئەڵایەکامە واچێنێ چێوە حازر کردی بابەرمی پێ مزگی و نان وەرێنی وەقڵە بە بێشە نان وەرێنی یانە نەو چێوەرێنی پێ مزگی و فەقیەما بێنی و ئیتر فەقیەکی هەر ڕۆژانە گێڵێنی یانە کارێ ڕەمەزان بێ ڕەمەزان نەبیە هەریە بە گوێرە وێژ هەریۆ چی وێژ بێ یۆ ساوەرش بێ یۆ شەلەمینەش بێ یۆ کچێ برنج کۆکەریەوە یەکاوە سیاوێکەری گردی تێکەڵ کەرێنی فەقیەکی بەرێنی مزگینە ڕۆچێشپەنە کەرێنیەوە و ڕەمەزانی جنەبیە هەر بەرێنێژ ئینە ئەپی بان و مزگی ماوێ حجرە و فەقیاما بێ وەختوێ سڵام و خوای شاوەنە بە مامۆساگیان مامۆسا شێخ سدێق مرتبەش عالی بۆ چێگە بێن زەمانەیەمە فکرمانمێ خواش چەند ڕازی بوو خەڵکی فرەما چەند ڕازی بێن و فکرمانمێت تا چەندیانە و تاتە من فرە تێکەڵێ و نزیکێ بێنێ و دەستاوەڵی لوان مامۆستامە لە عەزیز بێن ئێرانی چێگە بێن ئیتر ئاو مامۆستاما بێن و پێی زەمانەیە من فکرما و ئیتر پێی چاولای مامۆستایە تەری فکرم نییە و سەبری خانەگە تۆ کچێما پێی باسکەری مەسەلەن جەژنە چەنی دیێنە جەژنەوە و سای وەشە بێهنەوەی سی وەشەنە مەسەلەن کچێ باس و جەژنی ما پێی کەرانە کە تۆ دیە بۆت بەس کچێ دەنگە بەرزکەرەوە سپاس دەستۆشی تاوانەکەر و خەرامای تاوانەکەر و ئینشاڵڵا پیرۆزبایی جەژنێ ئەو گرد و مسڵمانە و جیهانی کرد و وەش حاڵە بیاپی مەجلیسە گەرمەیە و خەرامای تاکرد و پێ دەگای کێما و بڵێ مەسەلەن پێی ئامادەکاری جەژنی پێسە جلوبەرگی پێسە واردەی چ خەمێ وەرێندێ ئەو سامەسەلە من زوو فرە یادم نییە زەڵم جەژن چێوەچانە کردیا بۆ زاڵی یان فکرم نییە فرێ ئانە کەویرە بیا بۆ زەڵم نە جەژنا کردێنە وەڵێ مەسەلەن بە زاڵی کردێنم بڵێ چێش ویرت مێ مەسەلەن جەژنەوەیگەی چەنینە تزاڵی بن مێجلی جەژنی ما پێکەرێنێ وەرەگا حادرشکەین بەعین زوورێ زەی مەکەێنێشنەوە بەڵێ بەڵێ بەسە چاشتی دێنێ بەیانە هامسایە و ئەپاستە ئەناتر یادەوەریە چارە منیان من دەربارەوە جەژنەوە زەڵمینێ ئیسە چێش مەسەلەن ئیسە پێسەنە جەژنەوە ئەو ساییان چێوێت جیاوازی شەنەویندێ ئیسە تامولە سە جانیشە نیانە وەڵا وەروانی کەینای دێ شارەنە یان
چێش تامژ نییە بسە جارانی زوو چێ و بەش بێ و چێ و لەزە تەژبی ئستا نەمەە ناچێەوە هاتام لەزە تو جارانی نەمەە نەوەڵە دەستاوەش بۆ نەزیرە خان سەبری خان شڵا هەمیشە وەشی نەبی دێ کاگ محەممەد سابر مەیمەلا شمە من گەرێکمە تۆ چ ئیزافێوەت هەن پێیانەی کە خەڵکو هەورامانی بۆ نەکاش چەنی بەڕێکردێنی هیچ تایبەتمەندیە شەنەوینی مەسەلەن ئینە گێڵەوە پەیکەی خەڵکو هەورامانی دایمە ئیلتیزامەشە بیەن ڕۆحیەن مەسەلەن پەی دینەکەیش پێی نیشتیمانەکەیش وەڵێ گچینە بە نامی خوای گەورەی جەژنبارێکی بێم ئاراستە و گەرم مسلمانەوە کەر و جا هەورامانە جە کوردستانە مەجلیسەوە شەویسە تەمام و مسلمانە داواکانە جەخوای گەورەی باڵادستی شەڵا عیبادەت و گرد و مسلمانە قبول کەرە و ئاشتی و ئارامی و وەشی و فەریحی کێشەوە بارکێشم و ماوڵات و نیشتیمان و دەڤەرەکەی مارە جا حقیقەتە ئێمە ئەگەرسە باس و هەورامانی کەرمێ هەورامان لێوان لێواجە جوانی ینی هەورامان لێوان لێواجە جوانی لێوان لێواجە کەلتور و فەرهەنگ و ئەدەبی شیرین و پاکی هەورامان جە سەرەتا و دروستبیەوە جە سەرەتا و ئەگەر من قەنەعەتم پانەیە هەن پا ئاکتێبی کە من وانێنێم و ئاسە چاوی کە من وانێنێم و جە سەرەتا و بڵاوبیەوە مرۆڤایەتی و ئینسانیەتی سەر و زەمینی لە کەپ دروست بیان هەورامان یو بیان چا بێشکە و لانکە گەورەیە کە مرۆڤایەتیش یاونان پەنێک وە پە پاکترین شێوەی خەڵکش ژیوان وە یو بیان چا قەومونەتەوا جە هەورامانە کە الحەق بەڕاستی کە خواشە بە حەق شناسان و قەومونەتەوەوە بینێ هەورامانە کە جەسەرەتا وەڵی ئیسلامیش کە خواشە بە حەق شناسان و خواپەرستی شاکردن و سوژدەشا بێژگە پێخوای پێ کەسی تەری نەبەردن ئیتر خواشە بە نامێ بە هەر نامێەوە خوش مەسەر نامێتەرەش بێ بۆ یێزدان بیان چێش بیان ئاهورامەزدا بێن هەچی مهمانە مەبەستشا خوای تاقانە بیان خواشە بە حەق شناسان هەورامانە خواپەرستی پاکریان عیبادەتی پاکریان دلیل و بەڵگەچین پێی باسیمە ئانەنە گردی هەورامانی گەڵە بتێەوە مەویزیوە پەیکەرەوە مەویزیوە کە پیرۆستترین یاگی سەرزەمین و خوینە یێڕەسە و شەز بتێبێنێت لێ ئاگد و ئەعجاز و معجیزە و پاک و تەمیزینە دلێ هەورامانی منە یەک بدنەبی ئینە سەربەرزین پێگت تاکێ هەورامی کە هەورامانجە سەرەتا ژیانیۆ تایسە خوش بە حەقچە نەشناسیان ئینە یۆجێ دما ئەنێ هەورامان بەگشتی کۆمەڵێک کەلتوری و فەرهەنگی کۆمەڵێک چێوی جوانێمە بێنێ بەڕاستی ئەگەر واچ و هەر وێشا جەژنێەوە بێنە مەسەلەن یۆ چاچێەوە وەشاجە هەورامان نەبێنە من حەز کرد و ئیزافەشا دەوپەنە مەسن کە هەریوشا جەژنێەوە وەشە بێنە ئەگە هەر زەماونێەوە گلانی هەر بنەماڵە فەقیرەوە ئی دەگا و زەڵمیە فەقیتیم بنەماڵە و ئی دەگا و زەڵمی یام ئەحماوای ئەگەر زەماون نێشکردە یێرە شەوێ یێرە ڕوێ زەماون نەگەڵنی گرد و تەمام و دەگایەکە و کەرێەوە چێگەنە زەماون نەبێ و حەفلە بێ و ئاهەنگ بێ ئینە هەروێ چا زەماون ئەگە هەر زەماونێ هەر دەگەوە نەکیریە سەد نەوجەشنێەوە خەڵکی سوادە و کەلکی شەنەوری گێری وەشی شەنەوینێ اینە یۆ بێجە کەلتورە هەرە جوانەکە هەورامانی یۆتەجە کەلتورە جوانەکە هەورامانی گەل لە درەو بیەن فرۆ جاری درەوە کەوتینە مانگ و ڕەمەزانی ڕۆچی چاگرتێنە و درەوەکی چاکردێنە پاشە و شاکردن دوێنی هەتاوەکو چاشتنگا گەل لە درە و شاکردن گەلمێ درەوە کردێنە گەل لە هێزم بیان کەوتن واوە هێزمی ینی تەفرە و هێزمە هەرمانێکیشان نەهات پاڵ و ئانێنە کارمانێکیش دمان نەگنا خەڵک پێویستش بە گەنم و دانەوێڵەی و پێویستش بە هێزما بیان پێویست بە چیشی بیان بەگەل هەرمانە شاپێکردن گەلێک چی و شاکردن ینی گر پێوەرە هەرە وەزی شابیان ئینی گر چێوی جوانی هەورامانین ینی بەڕاستی ئینی نەریتی جوانی هەورامانینی ئینە جەبا و باپیراشاوە یوتە چانێ ڕیشەرمەگەری هەورامان نفرە باوش بێن ئەگەر ڕیشەرمێ لێ مەجلیسە تەمام خەڵک و مەجلیسەکەی و ئێزێەوە پایەوە تا ڕیشەرمەکە نەنیشێ خەڵکەکە نەنیشێری ینی چێوی جوانی هەورامانینی ماوەسە عباد ئێمە بەڕاستی ئێمە چێ فرێمان جە دەستێنی هەورامانە ئێمە نەک هەر نەریت و جەژنێ نەک هەر نەریت و جەژن بارێکی نەک هەر نەریت و ئوسلوب و جەژنەکە دلێ جەژنەکە چێ فرێمان جە دەستێنی فرەفری ینی هەورامان بەڕاستی من فرە بەزێمەوە بەعزێ وەزعارە جای چەنان مەسەلەن مەجلیسە چینێنە نیشیرە کۆمەڵە چی برایە عەزیزا کە باسی گەڵناوە خواستی گەڵناوە مەسەلەن ئاڵ چەنیش بیان ئەو چەنی بیان ئیل چەنی بیان ئێمە شو دامە هەر چەنی ئی مەجلیس و ئی باسا ئی وەزعا بژنەوە بێ ئینە یاگی ئەسەفین یاگی خەمێ گەورەین ئێمە حەقا ینی کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر خەڵکی نخبەخ کۆمەڵی خەڵکی ئالور بێزەوە ئێمە پێویستیما بە مۆزەیەوەن پێویستیما بە کۆکردەوە ئی چێوانە کە عەرزش کەرمی کە نمایشش کەرمی
کە یاگێوت بوو کە تۆ چێوە جوانە هەورامانی ئی کەلتور و هەورامانی ئی فەرەنگ و هەورامانیە بەردەوام عەرز کردی و بەردەوام نمایش کردی و هەورامان جە دەستڕەنگینیەکەش بامردو کە جە تەمام و شێوەی هەورامان چێوەش ناشەن ئیگە دەستڕنگینی ما گر فوتیە یعنی من تەحەدا کە وسە بەگەن جێواچە جۆڵا هەرمانە شێشەنە مەزانم یعنی مەزانم جۆڵا هەرمانە شێشەنێ دە حیفنیانی ئێمە ئیگە کەلتورە جوانە جۆڵا ئینەگر جۆڵای کردێنی ئیچ چێوە جوانی وردوسی ئێمەنەگر جۆڵای کردێنی یعنی کۆمەڵە نامێمە هەنێ هەرگمێ بێنی کۆمەڵی وشێمە هەنێ هەرگمێ بێنی کۆمەڵە چێوی جوانێمانێ هەر نەمەنێنی ینی پۆکای من ینی من حەز کرد و داوا کرد و ینی کەسی کە خەموەری هەورامانینی کە دڵسۆزی هەورامانی کە ئیمکانیت شاهن باهور بێزمێ مەسەن پێ کۆکردەوە مۆزەوە مۆزەخانەوە دروست کردمێ کە ئی مۆزە تەمام و فەرهەنگ و کەلتور و نەریت و داب و عادات و هەورامانی شەنە بوو من دوان هەستنە یەخانەی کورد چاگەل وە تەماشەش کرد ینی ملی ئاگەمزیەی راوە دنیاوە تەرەوینی وەزع تەرەوینی ینی ئای چ خەمێش ئاواردن ئێمە چون لامێت مای دماوە جەڵمێوە لا کاک یاعقوبی و کاگوهبی کاک یاعقوب کاگوهبی ئەگەر بەرهەمێتەرما پێشەش کردی دەستاوەش بوو دەستەوەش بۆ سیما خان اینجایی اما وهار وهاری شادی گیاول وهاری شادی بویعتری نصیب خنچه آزادی گیاول خنچه آزادی بارم کرد هەیات گیان هەوارگەی قەدیمێ هەوارگەی قەدیمێ من هەرچی دیانیوە باڵا تۆ نەدیمێ باڵا تۆ نەدیمێ شرطن بی پاشم برگی ریش دوار گیاول برگی ریش دوار یه بشین تابیل بمو هوار گیاول هوار خوا کەپرم بەسەوە بەبوو توێ بەبوو تۆ وەران بەربە تو گیان پاڵێم داکۆیان پاڵێم داکۆ سوورە هەراڵۆ هەوار ژوونی گیاوەڵ بەرزێکۆ ژوونی وەشڵێم پاکەسیە بۆ ئازیز ژێتۆنی گیاوەڵ ئازیز ژێتۆنی خۆسەک و هەواریم نەزارە نەوە نەزارە نەوە من شاڵی ماوردۆگیان غەمانێم داوە غەمانێم داوە دەڵانی باخچەی گوڵی زارن گیاوەڵ گوڵی زارن معجزەی خلقێدۆ پەروەری دیێگارن گیاوەڵ پەروەر دیێگارن خوادی مۆوارگە کەڵاق هەڵای وێرانەگەیان هەڵای وێرانەوە دەی نیشانم دێدیێ ماوە کێڵکەمەگەیان ماوە کەڵێکەمەوە هەدە پەنجەی پام تا تۆقیێ سەرم گیاوەڵ
تاتوخي سرمي يبيري مانا هوني خبر مجاول إني خبر بخوا پیری بیواڵەگیان وش کردم ئێمانم وش کردم ئێمانم ئانە بەرشێم نیاتخوا یانێ وێرانم یانێ وێرانم یانە وێرانم دڵوێتی کەچم دڵوێتی کەچم ئیگەر تۆ بار بکەی گیان منی بۆ کێ بچم منی بۆ کێ بچم شەوەش ماموگیان هەیۆ تاسەوایە هەیۆ تاسەوایە بەخوا چەرشەنیگی و کەس مەزانۆ مامێڵە خوایە چەرشێنیگی وای مامێڵە خوایە دەستاوەش بە یاخ مەمنون مەجلیسەکە تا ڕاز ناوە دەستاوەش بوو کاک عارف مەمێ خزمەت و جەنابی تا ئەگەر بەشە چا بەشا کە هەمیشە ئامادەیش مەجلیسەکانە بیان و دیوەخانەکانە بیان شعر و ئەدەب و هونەر بیان ئەگەر بە شعرەوە اینجا بە قسێ بیرەوەریە وێت پێی جەژنێ بەشداری ماچەنەکەری سپاس بسم الله الرحمن الرحيم طاعة وعبادة وقرياقة قبول إن شاء الله شو دنگ بس كريو ممنون باسو إبراهيم باسو شونيتي جشن شاكر منيش والله شعرك هنا حسكرو توزي فرماوه شا باروا باسكرو يمج بيسا دقاي والله بيهر خو قولي شا بيسا دقاو باسكري تايبة تشري دقاو هذه كران تايبة مدينة ورامانين يبنارها عين يكل شما بي يقانون ما بي رنگاي جزء كم فرقش بيا بو مثلا بريباس شاكر مثلا شاش دي بي مزجي ويني شابي بلام إما في صد دقاو إما أنا راسي بو رو عرفي خلق دسكري حيوان سر برياي أناش كحيوان وأجالج نبي خلقي تر بشج دي مثلا في سهم ساي بسها ومالي بشج دي أنا كان يعني حالج وش كري حالج وش بي وسا خلق فقير بي دماغي سواي شوكر جشن كريه شیوه که مثلا انسانی که غرض بغض شیوه دلشانه بیه هرگز سال ور نگیله دو جشن خلق قنی جیوترینی بیه بو أنا نبيان مثلا ما مسوي والرشرمي واشي كأك جشننا وقبول جنيا يكسر كبرى بقول شكري إنني يكسر كبرى طلاقي وذو بس يسي مكروش قدون فلان كسي أعزام مكرون ومزاينو بشيش جاء إما فرتولش فننا وشابز ماوي إما شيء عادة جوازي ترمى به موضوع إما الصوفية ودربيش ما فريبيني هميشه حال كريني صوفية ودربيش ما جسنا حال كريني بيني باسبي يرشمي دربيش كي حال كريني جمعي صوفية كي وقت شانه بجمعي صوفية كي يرشمي دربيش كي حالك شاد جوازيش بي بيوانا كريني نا بين بيسا فردي تكالي بيني كريني بلام هر بجيع حال كريني او صوفي بيو درويش إيجا هميشه يرشمه ودوشمان بتايبتي مانغو رمضاني زياتر ذكر بي ذكري فركريني بله بله إتر بس عرضم كديدي بس وشو بشارتي وشو بخشنايو وجليانار وقومار إما متيزي ما بيني هانو قلي مثل بواري كمالاتي وقتي فربق قواد بي هتاكو إيسا بخوادوي حاجي أحمد متيزي ما بيني جانو قلي ونما شاكر دي قنيني رافي هلان في فيانو لالواشا فيانو إما شغو ما محاجي متاتم دوي ما موزيشاشي ديانا بيني هردي بش خجيش أنامي بي هردي بش خجيش أنامي بي شا ديني وانا وشمي
ئێنی هەڵبە ئەگە یەکەم ڕۆژ جەژن نامێنی دوو هەمڕۆ یێرە هەمڕۆ ئیشای ئامێنی مەرحەبایی شاکە کردێنی جا ئەچی بارەوە فرەگەرەك منیا بلو شعرەوە منیانەرێ چەند برایە شاعری هەنی چەودیم مەشناس و شابەخسمەت شانەیەوانە بەڵام کە تەلەفۆن کەرا شعرێ ماچا جم دوێرە شامشناس و تر ئەو ماباقی مەشناس و چابوونەوە ئاکارمەندی کاتوێش کۆنی هەن شامردن کاکسی حسین مەسەلا نمونێ تا ئیسا منیش شعرە تا پێشکەش کرد بە یاد دوایشا شعرێکی ما پێشکەش کردێ هەر جەهێڵان پێ هەتا مەریوان بڵیەوە هاری شەنیخی زیان جەکا ئەنوەرۆ هەتاک و ئارۆ ماچی گەوهەرا و گرپەی من وارۆ کە حەمەی فەیمی سەڵاش وەشەنێ ئینەوە هارا و بلمێ کەشەنێ سەڵامێکیان و شاری مەریوان من سەڵاو سیمام وەنە پیویان دڵی دێوانم پەوکەی دیویان سەڵامێکیان و بلو دەواازێ تەقولباب کەر و گیر و ئیجازێ لەفز و کەلامش پێسە گەوهەری سەڵام پەی ئاغەی گوزارشگەری خانمی ئەحمەدی یا ئاغەی ئەداک سەڵاو شمەنێ مەمەنۆم مەراق زۆر مخۆش ئەوی وەکو برامی فەرقی نییە لام کورد و هەورامی سەڵامم دەیدێ بە کاسبحانی با ئالیج بڵۆش حەسەن عیمرانی سەڵام بەوێنە و ئاوە و حەیاتی سەڵامێ پێسە و ئاوە و حەیاتی با ئالیج بڵۆش حەسەن خەیاتی سەڵام بەوێنە و بۆ و چنووری چاگەوە دەیدێش کاکە مەنسووری سوور هەراڵەکە و ڕاوڕاگاو شێخی پێشکەشش کردێ بە کاکە شێخی کاکە شێخ جەلام پێسە گەوهەری یاخوا بنۆشۆ ئاوە و کەوسەری شیرینتەر پێسە و قەن و قەنانی پێشکەش بەیانە و کاکە عەدنانی سەڵامی گەرمیم سەر پێسە گوڵی پێشکەش بە برای ئاغەی بێدڵی ئەچی مەجلیسنە جەم حەما جەما ئەچی مەجلیسنە جەم حەما جەما با دەسێ شۆرمێ بە هەر سەوچەما داخی گرانم چوونی یاوەرکەما خەبەری ناوەش پەی من ناوەری خوا عەفوەشکەر و کاکە یاوەری ئاغا تۆ تەمام نوبەبن سادەی دووس و برامە ئەیوب و ئازەی باقی وەسەلام کۆتایی باسە برای گولانەتا عارف عەباسە بەس باش بۆ کاک عارفجان برا گەورەنی مەمنون کاک فاروق هەرچی هەگە حازریێنە زەڵم شمە خەڵک و زەڵمین دێ و کۆمەڵە بیرەوەریە و یادەوەریە وەشێ تا چەنی جەژنێ و غێر و جەژنێ هەنێ ئەگەر کۆمەڵە چێوێ بابەتی وەشێ ما بەنسبەت و ژیان و وێتاوە زەڵم نایتر جەژنە بۆ جبەر و جەژنێەوە بۆ پێی باسکردێ مەمنون بسم الله الرحمن الرحیم وەڵی گەچی وێنە خەر ئامایی کەناڵ و بەڕێز و پەیامی کرد و پێی بەسەر کردەوە ئی جەژنە بەرنامە جەژنێ ئەڵبەتە ساڵەوە پای هەر خزمەت چانەبێمێ هەرگۆ مەخامنێ مەمنون بەنسبەت و دەگا و زەڵمی وە ئەنەژما هۆر نەش و سڵام کیانمی پێی ڕۆح و یاوەر هەورامی کە گردە عزیز و گردی وەشەویست و گردی مابێن ئی دەگا و زەڵم و ئێمە هەر کۆن دەرکۆن و بەخواپەرزی ئەشناسیانێ نمونەش پێ ئانەی پەرسانشە ئەو کابرێەوە بخوا ڕەمەزان مامێ و ئانا ڕەمەزانە ئینە پێوەشی ئەڵبەتەی گەڵنشۆ ئایواتە ئەنە ڕەمەزان و ئەنە زەڵمی یانی دیارە کە زەڵمی شمول و ئانەیە کەرا کە ئەهل و ڕەمەزان و نماشی وە بەڵێ ئێمە من کە هۆشم مێ چی دەگەێنێ بەڕێزی مەرحوم مامۆستا شێخ سدیق ڕەحمەت و خۆش بۆ نەبوو من زاڕوو بێنە هەتیم بێنە 5 ساڵە بێنە ئەندە بێنە شاهدەی ئەنێمە و مێوە وڵ چۆمام ئا مامۆستا شێخ سدیقی نەمان ئا باڵمە بەردەناش وێش خەیات بێ وێش خەیاتی بەدەن لادا شۆمسەیەوە قاتێ جلش پێ وەرگتەنە هەڵبەتە جلی من دیگەرە 4 مەترێ بینی کەمی بینی
پێش وراستەنا پێ و جەژنی کە دەنەشنە خوا شاهد بوو پالەتەریوە ئانێنا و چەمامەویسێش ڕاست فەرماوی جا بەعدی عادەتی بینیشی دەگاو ئێمەنێ هەڵبەتە چواردە ئاساوێشە نەبێنی ئیدەکە ئید چەمۆ زەڵمیە هەتا ئێگە لێرە بنێ و پەڵگی واچ بەڵێ جا ئی ئاساوێ پێویستە بە تەوەنی بێت تەوەنهار ئی تەوەنهاریچە بە نەفەر و دووە نەفەر نە دروست کردی نە ئێرەوار من هۆشما کارتەشا لال و ساق خێخا و زەڵمی بێ گرد و زەڵمی ئانش تاو دەسەما گێر و دەسەما ئانەکە هارەکەش پاسە بەرام دەسەما گێر و وەریسە گێر و دەستشۆ دوێنی پێ ئابانە و سوورەتی و پێ ئاکەرجاڵی هار ئاردەی بێ بەرامبەر بەبێ فلس بەبێ ئینێ ئەگەیوچا قاچێ مەڕیێ بینێ ئیکابات داوا و یەک تمەنیکەوە ئەوی پێەیە گر کەس بە فەخر و شانازی وێ لوێ پەی تەوەنهارەکەی تەوەناکەی ئاین جارڕ سەڵواتیش دێنی بەڵام بە ئاهێشتا هۆش نەشۆ هەڵبەتە نان کەم بێ واردەمەنی کەم بێ ئی پیا بەڕێزە نان و یەری زەماون ناکەری پێ ئاخەڵکێ حتا دەحپێشا من هۆشما دەرمانشانی ئامە ئێگەڵ بە دەرمانشانی فری بینی 40-50 کەسی ئێنی دەرمانشانی مەلاریا ئێشگە داوت کردی یۆش ئاوەری ئێز بە هینەکەیشە بە بۆیەکەی کە من نووسینی پۆچەوەکە نوویسە بۆ بەرێوە شایی بەردە ئاش تا ئی ساڵات مایچە من نەبی ئیشایی بەردە ئاشە ئینە عاداتی ئا زمانیە بینی کە ئی خەڵکە بە بێ بەرامبەر بێ حیج لەوێ شوێن و ئیچێوارێ ئەگەر ئینسانێوەچ نەوەش کەوتێ نەوەشیە قورس یا سووک یا هەڵبەت هەر نەوەشیە کوچێ گران بەها بیە گران پێی کابرای خوش کەوتێ سەرش ئی خەڵکە کۆمە گشتکەینی وەلوێنی یانەش و یانەش و ڕێیانەکەی کەرینیوە یانەکە سۆتیانەکەی ورچنینیوە من ئینمەگر بە سەماویم دیێنی حتا وێ مایانە وێ ماسۆت کارانێ ماسۆت ئادەگا و زەڵمیە کارانەکە چاوەش کردەوە پەریچا کردەوە ئاڵپوچی و جاینە عاداتی خاصی بینی عاداتی گەورەی بندری ئێمەنێ بەڵام ئیسا خەریکە ئاچێوە جەدەست مەمی ئاچێوی مەمەنا ئێمە ئەگە گردیماوە هەوڵی دەیمی وردە وردێ ئاچێوە بارمەوە ئارا ڕەنگا قازاندێ خاص کەرمی و خەڵگەکەیشما بەرەمزەڵە و وێڵ مەبوو شۆن و بەعدێ کارارێ هەر کارێ فەقیری بوو یا هەچی بوو گرمە بە دەستە جەمعی تاوامێ بارمێشۆ تایموێش دەستاوەش بۆ یاخوا مەمنون کاک فارۆق کاک عەبدوڕەحمان جەنابەت بەنۆرە وێت حەزکەری باس و چێشی ماپەی کەری دەربارە و پیرۆزبایی کەری باس و جەژنی کەری باس و عرف و عادەت و ئیسەی و ڕابردووی کەری فەرماوە بسم الله الرحمن الرحیم منیش خێرامای گەرم تاکەر و بە خێر بێدی یاخوا بە پیرۆزبایی جەژنە و ڕەمەزانی وەنەو مسلمانە و جیهانی و مسلمانە و کوردستانی و مسلمانە هەورامانی بە تایبەتی تەر و ئێوە شمای عزیزی بە تایبەتی تەر کرد و خێر بێدی یاخوا اینجا ئی بەرنامە کەشمە سازدان بەڕاستی چێوێ وەشە وەرو ئانەی ئەپێسە خەڵک کۆمەڵی خەڵکۆ بووە ئی کولتورە کۆنا هەورامانی وزەوە یاد و خەڵکەکەی ماکە ئینا هەورامانە و زان خەڵک و هەورامانی چێششکردن چێوەڵتەر متەسێفانە بە بارکردەی هەورامانی کولتورەکەیما جەدەست دێنێ خەڵکەکە کە وەستەنەرە ئا کولتوری کە بێنێژ وردە وردە جەدەستش دێنێ خەڵک تێکەڵ و جامیعی بیان تێکەڵ و خەڵکی تەری بیان جە شارەکانە و یا مجەمەعەکانە کە وەخت و بێژ خەڵک کۆ کریانەوە ئیتر وردە وردە ئی کولتور و هەورامانی گرت جەدەستیان ئینە کە ئیبرا بە ڕێزا باس کرد کە کۆشکەری وە کولتور و گرد و هەورامانی یۆن چێوە کەم ماجیاوازە ئەم ناچێوەکی گر ئەپاسە کە هەرکەس باس و هەورامانیش کرد گرد و چێوەکە هەورامانی یەک چێوە خێر بێدی یاخوا السلام علیکم ورحمة الله ممنون کاک عەبدوڕەحمان وەڵاهی بەرهەمێکی ترمان پێشکەشکەن کاک یاعقوب قلبي وباني نضالاني يا رجلي وباني ونضالاني بارم کردی وار پیل نپی ورسا
بارم کردی وار پیل نپیسانی دەیوە هەراوەماوێ و پێسۆ ساوڵانی ئیکرێ بلمیوێ بۆ سەیراوۆن پێی کوساوڵانی ئیگیان بلمیوێ بۆ سەیراوۆن وێرز و داوڵانی ظلمات وميل عاجز ميناني ظلمات وميل عاجز ميناني جاري بي جاري بيلنا بيرساني پاگولا چی نورا سرنی لانی پاگولا چی نورا سرنی لانی سازینه پاگولا چی Igen parpive bien mi voye salçiye duoriye idei parpive bien mi salçiye duoriye passa tavi lime bavo بجزامي لكم سرهرني بجزامي لكم سرهرني وصلن بيركو وهزاراني igen lüayme voseru ogme kudavlani idei lüayme voseru ogme kudavlani dağlaniye bir acmezere yürüne itfazil yerlay seridişteme fayna gezemine ilay seridişteme fayna gezemine ئەی دەستاوەش بوو یاخوا دەنگتاوەش بوو کاک حەمە یاسین مەمیلا جەناوی تەعافە کردی مەجلیسەکەمان ماشەڵڵا گەورەن دێ سەرەتا ئەمە بەڵام گەرەکمان بەنۆرە وێت بە سۆرانی پێنەی وینەرە ئەو بینەرە بەڕێزانش کە لە سۆرانی تێگەن هەندێک لەگەڵمان نابن شتێک لە باسی جەژنی هەورامان و قسەی خۆشی هەورامان نوکتەی خۆشی هەورامی مەسەلەن بەسەرهاتە خۆشەکانی ڕۆژانی ڕابردوو ئەوەی کە مەجلیستان پێ ڕازاندۆتەوە شتێک لەو بابەتانەمان بۆ باسکەن فەرموو خی گەورەی سەرەتا بۆنەوە جەژنە ڕەمەزانی مبارەکی و مەبارەکبایی تەمام و ڕۆچەوانە و دنیا و کوردستانی و تایبەتتر هەورامانی بکە من
بەڕاستیە جۆم جژنە تەنیا جژن و ڕەمەزانی جژن و ڕۆژەوانینێ ئیتر کارم نیاز زۆرەوی تریشو بەرحاڵ ئیزافەیەوە وەختەکە و کاک محەممەد ساویری و کاک فاروقی وەڵێنە ئیشڵات ماتر چێوەش سبێ باس کردو ئێمە بەڕاستیەکەی ڕەسەنایەتی تەمام و هەورامانی ینی فرە گەورن ینی هەورامان باش هەورامان وەک ئەو برایانە فەرمویان لێوان لێوە لە ڕەسەنایەتی لە سەروەری لە پێشکەوتن و لە چوزانم بەدەمەوە بوون و هاوکاری و کولتوری هەورامان پڕێتی لە شتی جوان پڕێتی لە ڕێگەی ڕاست و پاک و جوان هەورامیەکان هەمیشە بەوە سەربەردن کە جیا کراونەتەوە لە ناو کۆمەڵگەکانی ترا بە جیاواز ژیانێکی خۆیان بخۆیان بەسەر بردووە بە ژیانێکی ئازادانە سەربەردانە جا مەبەستم ئەوەیە ئێمە وامان لێ هاتووە کولتورەکەمان کۆکراوەتەوە لە شتێکی کەمە تەنها لە هونەرە من ڕێز و حرمەتم بۆ تەواوی هونەرمەندان و بۆ هونەری هەورامان هەیە کە جێی شانازی ئەمەیە بەڵام هەورامان تەنها بریتی کولتوری هەورامان تەنها بریتی نییە لە هونەر ئێستا من لە هەر شوێنە ئاڵم هەورامی مەڵێ کاکە داگۆرانێکمان بۆ بڵێ تروازانێ هەورامی هەر ئەوەی هەر بێ گۆرانی بێژ بێ کاکە ئێمە هەورامی زۆر شتمان هەیە کولتوری هەورامان زۆر شتی گەورەی تایە و کە شاراوەتەوە کە خراوەتە پشتی پەردەوە کە حسابی بۆ نەکراوە کە ئیشی لەگەڵ نەکراوە ئەوە شەگەرێتەوە ناڵێن نایکەنە خەتای کە دەیکەنە خەتای خۆمان بە زۆری ئێمە وەکو کاک عەبدوڕەحمان ئیشارە پێ کرد لە ساڵی 1970 کە هەورامانی ئەمدی و بە تایبەتی ڕاگوێزراوە چووەتە وەردوگا زۆرە ملەکان ئیتر تێکەڵ بە کولتوری خەڵکانی تر بووە ئیتر ڕەسەنایەتەکەی خۆی بە شێوێک لە شێوەکان لەدەست داوە کەم بووەتەوە وەکو پێویست بەڕێوەی نەبردووە شاکر فەتاح ئەڵێ یەکەم جار کە ویستم لە خورماڵا مەکتەب دانێم قوتابخانەی ئەلفوبێ دانێم یەکەم کەسێک کە پشتیوانی لێکردم شێخی حسامەدین و بەڕەحمەت بێ کە پارەی دامێ و ژووری مەکتەبیشی بۆ تەرخانکردم و شوێنشی بۆ دابین کردم مەبەستم ئەوەیە ئەمە خەڵکانێکی وامان هەبوون کە هەمیشە خاوەنی علم و عرفان بوون خاوەنی پێگەیەکی تایبەت بوون کە خەڵکان لە دوورەوە هاتوون لێرە لە مەدرسەکانی ئێمە فێری علم و عرفان بوون بەڵام بەداخەوە ئێستا ئەوانە وردە کەم بوونەتەوە وردە چودان فرامۆش کراون ئێمال کراون هەر هونەرەکەمان کراوە بە سەرچاوەی هەموو شتێک کاکە ئاتۆ ڕیزی هەڵپڕکێمان بۆ بێنە ئاتۆ گۆرانی بێژێکمان وەرە گۆرانیەکەمە بڵێ وەکو وتم من حرمەت و ڕێزی تەواوم هەیە بۆ هەموو گۆرانی بێژەکانی هەورامان هەموویانم خۆشەوێ شاعیرەکان هونەرمەندەکان بەڵام هونەر تەنها بریتی نییە لە گۆرانی تەنها بریتی نییە لە هەڵپەرکێ کولتوری هەورامان زۆر دەوڵەمەندە زۆر شتی باشی تایە هەر لەم دێ ئێمە خۆ عەفوی کا لەگەڵ مردووی جەماعەت بابا عەلیم هەبوو عەلی عەودیان پێوت عەلی عەبدوڵڵا باپیرم ئەیگەڕایەوە لە زمانی دیارەش جەنگی شەڕی جیهانی دووەم بووە ئێمە ئەوت خەرمانێکمان هەبوو لەو دی و لە دیوی ئەحماوە لە زیارەتی هەورامیان ئەیفەرموو ئەو دەشتە هەمووی سوتا قەسف کراوە دەشتە هەمووی سوتا خەرمانەکان زۆریان سووتان خەرمانەکەی ئێمە لەبەرەوەی کە ئاگربڕمان بۆ کردبوو نەسووتا جا ئەیوت خەڵکی ئەم دێ ئێمە گەنجەکانی ئەو دێ و کاتە گەنج بوونەوان ئەهاتن لەگەڵمانە شەو بە تاریکە شەوی وەکو ئەم شەو بەبێ بەرامبەر وتی خەرمانەکەمان بە پوشەکەەوە گواستۆتەوە ئەم دی و لێرە بە گاگێرە و بەهین کوتاومانە دە تەغار گەنمی تیا بووە ئەو کاتە تەغار بۆ گەنم یعنی مەبەستم وەرە ئێستا ئەوە مقارنەکە لەگەڵ ئێستا لەگەڵ هاوکاری خەڵکی ئێستا فەرمووی ئێستا هەموو دڵ ناتوانم شی یەک کۆڵ بێنێ یعنی ئەگەر پڕ بە کۆڵەکەشی دۆلاری بەرێ ئەوەی پێ ناکرێ ئەو کاتە ئەوەندە بەدەمەوە بوون باش بووە وەکو کاک فاڕۆ ئیشارە پێ کرد کاک محەممەد سابیریش جەژنەکان لێرە لا ئێمە جەژنەکان زۆر بوون تەنها جەژنی ڕەمەزان و قوربان نەبوون هەموو شایەکان جەژن بوون هەموو ئەوانەی کە بەرداشیان هێناوە لە دڵما ساڵانە بەرداش هاتووە لە دڵما خەڵکی دڵم هەموو جەژن بوو ئەو ڕۆژە هەمووی کۆکراوەتەوە خزمەتی کراوە لەلایەن ساحبینەکەەوە جا هەر بۆ ئینەکەش پێم خۆش بوو نوکتێکی بەدەر لە هونەرەکە بەدەر لە گۆرانی و ئادەی تۆ نوکتەیەکمان بۆ نوکتەیەک من پێم خۆشە نوکتەکان وەکو ڕوودا بن نەک نوکتەی دروستکرا بن جا ڕەنگە مامۆستا جەمال و جەماعەت ئەوانەی کە بەتەمەترن زیاتر لە من لەبیریان بێڵێن لە لێکی لە دێکانی هەورامانە زمانی زوو طبعا هەورامان بە بنەی ئەوە باخ و باخات و ئاو ئەوەیە هەر ئێستش ئەو نییە هاژەی چەمەکەیە لە پشتمانەوە مزگەوت ئەوسا مزگەوتی ئەوسا دار و کۆڵەکەی تیا بوو و تستناک بووە لە خۆیە و هاژەی ئاو قەنیلەیەک یەکەتیا بێچراکی پشکۆلەوانە ئەڵێ پیاوێکی بەتەمەن دیارە ماڵ و حاڵی نەبووە لە مزگەوت ئاماوەتەوە
خەڵک شتی بۆ بردووە خواردنوشتی بۆ بردووە هەر لە مزگەوت ماوەتەوە خدمەتی مزگەوتەکەشی کردووە کۆمەڵی گەنجی با بڵێم چوختی اینی ئەو کاتەش هەڵساون چوون کەتنێکیان پێ کردووە پەنێکیان پێداوە یەکێکیان جلی سپی لەبەر کردو و چۆتە ناو دارەمەیتێک گوشتێکیان داوە بەسەریا و شەو درەنگانێکی شەو هێناوێن تۆ بردیان لە مزگەوت داناوە تویان دە کاک فڵان کەس وەڵاهی ئەوە فڵان کەسەوە عەمری خوا کردووە لە خەسەخانەوە هاتوونێتەوە ئەوسا عادەت هەبووە گەرێکی مردووە مەسەن بردیانە بۆ خەسەخان لەوێ بە مردووی هێنایەنەوە وەڵا ئەمە مردووە عەمری خوا کردووە نامانێتەوە ئیتر ئەویش بەدیارە دانیشتوە بەدیار قەینلەکە و جەنازە دانین و ئەمانیش تۆ لەلای دانیشتن و دوایی وردە وردەیەکەی کەڵەن وەڵا قوربان ئێمە ئیسراحەتمان نەکردو و برسیمانەوە چین پارێنان نەخۆین دوایی هێنەوە بەلات بەتەنیا بەجێ هێڵن بەدیار جەنازەکەەوە لەو دیوەدرگای مزگەوتەکە لەسەر داخن اینجا جەنازەش هەڵەسێتەوە بۆی لەناو تابوتەکە هەڵەسێتەوە ئەم بەجلیس پێوە ئەویش فەقیرەت مزگەوتی تاریک و بە دۆری کۆڵەکەکاتەوە دەڕاوی ئەنێ و قەیوور و دەنگ بەردەگاتەوە دەرو دراوسەی مزگەوتەکە ئاگادار ئەبن ئەبن و ئەمیش درگاکاتەوە ڕائەکە یەت نەڵێن کابرا ئەمە چییە و چیۆڵە وەڵا حاڵ و حسابێکی ئاوا و بەرحەڵ شتەکە لە برەکرێ زۆری پێ ناچێت چەند ڕۆژی کەم بێچێ یەکێک عەمری خواکە ئێن بۆ مزگەوت ئیتر خەڵک بەدوایە باوکە ڕۆکە و کابرا مردووە و هێنانەوە مزگەوت ئەمیش درگای مزگەوتەکە گرێ ئەڵێ وەڵاهی داینن با بزانم تەواو مردووە گینە ناڵم بیبنە مزگەوت ئەڵێن باوکە و کە عەمری خوا ئەڵێ بەخوا چی و چیتان لێ یەکەم جنێویشان بێدا لەوە ئەەکەم مردوینی وەچڵێنێتە مزگەوت داینن تەواو باسی کەم بزانم مردووی باش نەمرێنە هێنن جاتر ئەمان ڕووداو بوون ئەما نوکتەنی ئەمە ڕووداو بووە واقع بووە دا نوکتەیەکیش دوێنێ پێرێ بستم ئەڵێن پیاوێکی نەخوێنەوار سی ڕۆژەی مانگی ڕەمەدان ئەگرێ لە ئەوە ڕۆژی ڕەمەدانەوە سی دانە مێوژە خاتە گیرفانی هەر ئێوارە دانێکیان لێخوا بۆی بزانن چەند ڕۆژی ماوە هەر لێ پرسن چەند ڕۆژی ماوە مێوژەکان ئەژمێڵە ئەوە ڕۆژی ماوە ڕۆژێکیان خۆی ئەگۆڕێت لە ماڵەوە لە بیرێ چێ هینەکە بگۆڕێ گیرفانەکەی خێزانەکەشی سێرەکان لە جلەکانی هەڵواسراوە سەرگا گیرفانی مێوژی تایە ئەڵێ وەڵاهی نەمزانی ئەوەنێ حەز لە مێوژ دووچی مێوژی تێکە ئیضافە دوایی کە سێرەکە مێوژەکان زۆر یەکە لێ پرسێ مام حاجی چەندی ماوە ڕەمەدان وەڵاهی بەپێی ئەم مێوژانەی من بێ ئەمساڵ جەشن نایە دەستخۆشتان لێ سپاس بۆیەوەش دەستی خۆش بێ مەمنون سپاس دێنەوە لای ئەم بەڕێزانە مامۆستا جەمال لەگە تۆ لە ئەدەب و ئەوە شعرێک شتێکمان بەرهەمێکمان پێشکەشکەی مەمنونە بین چاوتان خۆش بێ سپاس دڵی بێگا دڵی بێگا گروات هەرزەکار جەبەر مەسری وێش مەوە زۆرەوار ئەجۆش تەنیا ئامانە دنیا تەلاق و جیایی بین شانە نییە لەوە ڕوژی وای ویر و هۆش بەردەن ئی حەقیقەت شە فرامۆش کردن پێسە وەڵینا ئامای مێ و هەن مێ خەرەفیان ئەجۆش هەتا سەرمەن مێ ئەجۆش بە حەز و وێما ئامێن مێ خوا ئیجازە و منەیش دێن مێ مەپەرسۆ ئانە وەڵینێ کۆنێ ئینی چکزی و بێڕەنگ و بۆنێ مێ ملۆ موسۆ مۆرۆ دڵشاد لافا و مەرگی نەمارۆوەیە مەوێن و حاتێ و مەرگوێژ نەرماون و کوڵە پێخامێ و پێمانێکیان و ئێمەز بێئاگا عەمری ژویارۆ ئەجۆش زەمانە هیزین و ئارۆ بەس ئەم پرسیارێکی لێ بکەم بۆچی شێعرەکانی خۆتت لەبەر نییە مامۆستا جەمال واللهی بەڕێزەکەم ئەو کەسێ شارەکانی خۆی لەبەر هەر ئەو شعرەکانی وەکو کوێر و حافظ کە قورئان لەبەرەکە تەنها قورئانەکەی لەبەرە من تا ئێستا ئەوەی هەر بەدەستی خۆم نووسی بێتم 57 کتێبە منووسیوە کە هەیەە 1230 و 1250 لاپەڕەیە ئەم مێشکە لەکوێ ئەوانە تیاژی دەستی خۆش بێ سپاس کاک شێخ نەجمەدین بابەتێکت وروژان ینی بەجددی ینی ئەمەوێت لەوە بپرسم خەڵکی هەورامان لە سەردەمی کۆنا چۆنیان زانیوە کە کەی جەژنە کەی جەژن نییە لەوانەیە سەردەمانێک تەنانەت ڕادیۆشان نەبوو بێ یان لە هەموو شوێنێک نەبوو بێ سوودی لێ وەرگرن بزانن چ ڕۆژێک جەژنە بەرحاڵ ئەوان بە چ جۆرێک کۆتاییان بە ڕەمەزان هێناوەیە جەژنیان دەست پێ کردووە خۆی ئەو شتێکی گرنگ بوو بەڕاستیەوەی بەڕەحمەتی باوکمەی گێڕایەوە کاتی خۆی فەقێ بوون بەڕاستی ڕادیۆ زۆر کەم بووە یان هەر نەبووە لە 12 دەیە ڕادیۆیەک ئەگەر هەبوو بێ هەندێک شوێنیان دیاری کرەوە بۆ سێری مانگ
تەمە زیاتر ئەو با بڵێن لە مەنتیقەی هەورامانی ئەودی و کە شوێن بەرزترە یەک دوو شوێنداناوە لە مەنتیقەی مەریوانیش شوێنەکان زۆر بەرزانداناوە کە سێری مانگ بکەن ئەمە باسی جەنگی جیهانی یەکەمەکەم کە باسییانە کە مەسەلمانکەم بە ڕەحمەد ئیگەڕایەوە ئەڵێ دووسێ کەسیان ئەنات بۆ ئەو شوێنە بەرزان و سەری مانگی ئەکرد ئەگەر بیدایە چەند شوێنێکیان دیاریکە بۆ ئاگرکردنەوە ئاگرێکیان کردەوەتە خەڵکی ئەیزانی ئەمە ئەوەڵی ڕەمەزانە و هەروەها ئەوە بەردەوام تا جەژنیش بۆ جەژن عینی شت ئاگرێکیان نەکردەوە و خەڵک ئەیزانی کە ئەمە جەژنە و ئەوان زۆر جار هەبووەڵێ لە دێیەکە خەڵ نەیزانیوە جەژنە یان ڕەمەزانە پیاوێکیان ئەنات دێ بەدێ ئەگەڕا هاوارێک خەڵکێک ئەمڕۆ ڕەمەزان خەڵکی تازە خۆفریان نەکەوتووە ڕۆژوو نەبوو ئەو ڕۆژە بەس بۆ جەژنەکە فریا کەوتووە سەعات مەسەن پێشنیوە ڕۆ کابرا هاتووە هاواری کردەوە کاکەوە جەژن ئەمڕۆ هەموو ڕۆژیان شکانوە ئەو کاتێک کە من مناڵ بووم ئێمە ڕادیۆکمان هەبوو لە دیە ئیتر هەر لە ئێوارەوە خەڵک پرسا مامۆستا جەژنە تەراویحکەین مەسەن لە دەی دەرێ مەڕوو لە هاانی دور شوێنەکانی تر خەڵک ئاهات من بیرمە خەڵک هاتن ئیتر هەمووی چاوەڕێیەکە تا بزانن ڕادیۆکە ئەڵێ جەژنە مانگ بینراوە نەبینراوە جا نکتەیەکی خۆشی شێ لێرە باسی کابرایەکیان کرد وتیان ئەمڕۆ جەژن نییە مامۆسا هەچەند ڕادیۆژ وتبووی چۆن نەزانی وتی ڕۆڵە جەژن وتی وەڵاهی فڵان کەس لە دێکی ئێمە چوو بۆ سەری مانگ نەبینیوە باوکشوتی بێ قەزاوی وەڵای مانگی چواردەش بازار حەڵەو کابرایی بینی ئێستا ئەم مانگێک شەوەی چۆن ئەوەتوانێت بیبینێت چوە زۆر بە تەمەن چاوی شەر زەعیف بوو هەر بەو مناسەبەتەش وتیان کابرایەک لەو دەیانێت لە یەکێک لە دەکانی هەورامان ئەو نییە سەرەتای مانگی ڕەمەزان مانگە بینێ بێ بچێ لە مەخفەرە لای ئەوە پۆلیس بڵێ کاکە من مانگم بینیوە ئەوانیش نردویانە بۆ وتیان دەمادام بینی و تە بچۆ لە ناحیە لە خورماڵ بڵێ شایەتی بدە سوێن بخۆکە ئەڵێن لەوێش نردویانە بۆ هەڵەبجە بچۆ بۆ مەحکەمە لەوێش ئەبێ سوێن خۆی کە تۆ مانگە بینیەوە ئەڵێ ئەمەنەوە سەرۆسەریان پێ کردو سوێنی خواردووە لەمە لە مانگ منیش ببینێ منە باسی ناکرد دەستی خۆش بێخوا کاک محەممەد ئەگەر تۆش شتێکی خۆشمان لەبارەی من حەزەکەم شتێک باسکەم مۆزوعێک دەسەبارەت بەم قسەی مامۆسا کە شتێکی باس کرد وکو بیرەوەریەک شتێکی بیرخستمەوە یەکێکی تر لە جوانیەکانی هەورامان باسەکەم ئەو کەسایەتی دەگمەنانەی کە لە هەورامانە بوون ئێستا لە ڕێی ئەنتەرنێت و لە ڕێی فەیسبوک و لە ڕێی ئەم شتانەوە کە شوهەوا خوێنرێتەوە و لە بەحری متەوەسۆ شەپۆلی هەڵەکات و ئاوایە و ئەمەیە بەڵام لە هەورامانی ئێمە کاتی خۆی کۆمەڵی خەڵکمان هەوە پیاوتون نجومگەر ینی ئەستێرەکانی ئاسمانیان ناسیوە لە ڕێ ئەم ئەستێرە ناسانەوە لە ڕێ ئەم کەشوهەوا ناسانەوە زانویانە کەی بارانە بارێت ئیمساڵ ساڵەکەی سەختە بێت بەفر زۆرە بارەیە کەمە بارێ هەتاڵەن کابراایەک چۆ بۆ دەیە کەمانەی بجۆڵگەر خۆیان دنیا خۆش وتیان ئەمە چێ وتی ئێوارە خەبەرەزانن وەزع چۆنە هەڵێ بۆ ئێوارە بەفرباری خەڵ نێتوانین ڕاتە دەرەوە یانی ئەمنە کەشوهەوایان ناسیوە اینجا هەر لە ڕێ ئەستێرەکانەوە مەسن زانیوانە شەلە دەرکەوت ئەسێرەیەک وە نایوە ناوی شەلە بوو ئەوە کاتی ئاوی هینە چی پێڵێن ئاوە نیایە نازانم چ کاتێک فلان هەسێرە دەرکەوت ئەسێرەی گەلاوێژەوە کاتی ئەوەیە یان لەگەڵ حسابی دەرهاتن و ڕۆشتنی ئەستێرەکانە حسابی وەرزی ساڵیان زانیوە اینجا بە حسابی گەرمیان و حسابی گەڵە زەردە و حسابی کوێ ئەمە مەسەلەن پێنجی یانزە هەموو ساڵێکەوە حەقەپەڵەیە پێنجیان کردووە منەسان نازانم ئەوە باران بڕانە دوای ئەو بارانێک کە هەبوو پیان و تۆ بەختە باران ینی لەگەڵ هەموو حرکاتی هەستێرەکانی ئاسمان لەگەڵ جوڵانەوەی ئەسێرەکانی ئاسمان لەگەڵ دەراتنی هەستێرەی سوێی لاو هەسێرەی کۆ و هەستێرەی بەیان و هەسێر ئەمان حساباتیان کردووە ئەمان ئیشیان کردووە بۆ هەموو ئیشەکانی ژیانیان ینی وەکو ئێستا گە سەعاتیش نەبوو بێت هەموو کاتەکانی ژیانیان لە ڕێ ئەستێرە ناسیە و لە ڕێ ئەسێرەکە برجەکانەوە توانیان ئیشوکاری خوان بن بەڕێوە بەڵێ وەڵاهی قسەی خۆش پێشتر مامۆسا مۆزوعێکی باس کرد باسی جەژنە پیرۆزەی مناڵان و خۆشی مناڵان و ئەو جۆرەشتانە جا ئەم مناڵانە هەمووشیان لە خۆشیان نەبوون کۆمەڵێ مناڵیش هەبووە کە لە سەرەتاوە ئینسان بۆی نەهات هەر نایە ئەم مناڵە باوەژندار بووە باوەژنی هەبووە زۆر فەقیر بووە هەمیشە لەژێر دەستی باوەژنە تێری سکینانی نەخواردووە هەمیشە لەژێر ئازیەت و ئازار و ئیش و موسیبەتا بووە ئەو ڕۆژانەی کە جەژن بووە لە خۆشیە خواخوای بۆ ڕۆژێکی جەژن بێتە پێش و خواردن زۆر بێت تێر بخوات ئەڵێ ئێوارە کە زانیان بەیانی جەژنە مناڵەکە کردێ سەر بەردێک و دەستی کرد بۆ گۆرانی وتون و چەپڵەی لێدا گۆرانی و چیە بەیانی جەژنت تێر نانەخۆم
ئەلێت باوەشنەکەشی لێی تووڕە بووتی دابەزە دابەزە خۆڕەخۆر مەکە ئەگەر جەژنەوە ئەگەر جەژنانە بەشی هەتی و هەر لە تێنانە دابەزە ناڵم فێر خۆی شڵات تێرە خۆ کاگعاعرف کاگعاعرف توش دەربارەی هەر جەژن ڕەمەدان و دەربارەی خزمەتی مامۆسا ئەو زمانەی ئێمە 24 ساعتی خۆ ئەو دێ ئێمە بێ مامۆسا نەبووە مامۆساش خۆ حکومت نەبوو لێ بپرسێتەوە بڵێ ئەمە حکومەتە و ئەمە حکومت بە خەیویکە مامۆسامان بوو تر ئێمە مامۆسای زۆرمان بوو لە من بیرم تێ مامۆسا مەلاسی حسێنمان بوو و مامۆسا مەلا سێنووریمان بووە خوافویکە مامۆسا مەلا دایر بووە ئەم مامۆسایانە بەسم لەوەیە ئەو مامۆسایانە لە دێ ئێمە خزمەتی چاکراون ینی بەچی من بیرم تێ مامۆسا ڕۆژێ پێشجەژن ئەچون گەلەداریان بۆ کرد ئەچون گەلەداریان بۆ کرد بۆ کێ بۆ مامۆسا ئەمە گەلەدار دوای ئەوەیش مامۆسا حیوانی نەبوو مامۆسا حیوانی نەبوو بەیانیان ئەوەنە ماسییان بۆ ئەبرد باوەڕتان نەبێ مەشکەیان دروست کرد بوو خۆیان مەشکیان دروست بوو ئەوەنە ئەو خەڵکە ئەوەنە دڵگەرم بوو خزمەتی مامۆسایە کرد و بە بۆنەیەکیوە بە بۆنەی دینەکەەوە بە بۆنەی ئەوە خزمەتیان کە شتێکیان فێرکە بڵێ دەستی خۆش بێ مەمنون من دووبارە زۆر سپاسی ئەم بەڕێزانەکەم ئەمەوێ لە ناخی دڵمەوە دووبارە پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی هەرێمی کوردستان و مسلمانانی جیهان بە تایبەتی ناوچی هەورامان و بە تایبەتی تر بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان بکەم کە لەم بەرنامەیانەیە لەگەڵمان نابوون و جەژنیان لەگەڵا بەڕێکردین سپاسی یامەدەبوونی ئەم بەڕێزانەکەین ئەم خانەدانە ئازیزانەکەین خەڵکانی بەشێک لە ناوچەی هەورامان کە جەژنیان لەگەڵ بەڕێکردین لە دیوەخانێکی گەوری خۆیانە هەمیشە دیوەخانەکانیان ئاوا دەبێت سپاسی ئەو خانمە خۆشەویستانەکەم کە لەگەڵمانە جەژنیان کردووە بەرنمەکەیان ڕەنجین کرد بە ئامادەبوونیان وەسپاسی هاوکەرانی خۆشەویستمەکەم کە ئەم شەو و ڕۆژانی ڕابردووی مانگی ڕەمەزانیش لەگەڵمان ئاماندوو بوون خۆی گەورە پاداشیان بداتەوە هەمیشە لە خۆشی و بەختەوەریا بن بە تایبەتی تر سپاسی ئەم هونەرمەندە بەڕێزانەکەم کە ئەم دیوەخانەیان بۆ ڕازاندینەوە بە هونەرەکەیانەوە بۆ گۆرانی خۆشەکانیان و هەر بۆ گۆرانیەکی ئەوانیش کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین سپاسیانەکەین سپاسی کۆتاییم بۆ دانیشتوانی گوندی زەڵمی خۆشەویستەکە چەندین ساڵە ئێمە لێرەوە بەرنمەکانمان ئامادەکەین و ئاراستەی بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامی ئەەکەین دێکیان هەر ئاوەدان بێ ماڵیان هەر ئاوەدان و پڕ لە خەڵک و میوان بێ ئینشاءڵڵا سەربەرد و ڕووسوری هەردوو دنیا بن ئینشاءڵڵا مەمنونین بە تایبەتی مامۆستای بەڕێز مامۆستا لوقمان کە بۆ خۆشی لەگەڵمانە ئامادە بوون و عەزیەتیان لەگەڵا کێشان سپاسیانەکەین ئێستش بە گۆرانیەکی هەردوو هونەرمەندی خۆشەویست کاک وەهبی و کاک یعقوب کۆتایی بە بەرنمەکەمان بەرنامەی دیوەخانی جەژنانی هەورامان هێنین هەموو لایەک هەر لە خۆشی و شادی و بەختەوەریا بن فەرموون ئای هەورامانەکەمە دەی سڵام لەوێنێ هەورامانەکەمە سڵام لەوێنێ داخم ساڵی وتر ئازیز کڵێ گڵۆچێنێ داخم ساڵی وتر کڵگڵۆچێنێ هەورامان وێشەوە بەشێخانێ بەشێخانێ بەتێکۆ حوزەی شێخ عوسمانێ بەتێکۆ حوزەی شێخ عوسمانێ هەری کەسێ پەرێسۆ وەتای هەورامان
هەورامان بە شێوە هەورامان بەهەشتۆ ئامان پەی باوەڕێ ئاردەی خوای وزوی دنیا تاگمانێمێنۆ کە بەژنیە تاگمانێمێنۆ کە بەژنیە پێی کەسی خاسە كشوكو صاولنا كشوكو صاولنا شنيتو كيرو سنيغو راولنا شنيتو كيرو سنيغو راولنا رنگاي شودني خلق پیکیانا بلام چشکرو ایسا قدر المیزانا وطن مریگو منی شاد یا خاکتینه از پرده سختا دوری ولاتینه از پرده سختا دور ولاتینه دور ولاتینه